زمان و ئەدەبیاتی کوردی سامانێکی یەکجار گرنگ و بە بایەخی نەتەوەی کوردە، زمان و ئەدەبیاتێکی پارا و زیندوو کە شێوەزارگەلێکی یەکجار زۆری لە خۆ گرتووە و هەرکام لەو شێوەزارانە خزمەتێکی بەرچاو و باشی بە زمانی کوردی کردووە. لە تەنیشت ئەوەشدا مێژووی ئەدەبی کوردی خاوەنی سەدان نووسەر و شاعری هەڵکەوتوو و ناودارە لە هەموو بەشەکانی کوردستان، نووسەر و شاعرگەلێک کە شانازی و مێژووی نەتەوەیەکی چەوساوە و بندەستە. یەکێک لەو کەسایەتیە مەزنەی ناو ئەدەبیاتی کوردی کە خزمەتێکی زۆری بە هەستی نەتەوایەتی و زمان و کەلتوری گەلی کورد کردووە، شاعیر و زمانزانی کورد مامۆستا جگەرخوێن بووە. ای بلبل دلشادی هلا ور بکە فیغان، دەردێ me giran e ey bira birîna me kûr e، gorî bi tekim cerg û dil û lê nav û hemcan، dengê te yê xweştir ji ney û nay û bilûr e. Sê hewa tên ji sera dengê baê subaye، باê dijî dengê xwişîna dehl û rezaye، باê sisêyan ji bêhna şema mûk û gulaye، lewra ku li dinyê çi bina û çi meşhûr e. Karwanê me wa bi rê ketî hêj şev reş û tarî، sermayetê reşkuliyê di berfê her dibarî، deh roja şela pûk têne me ji her çarkinarî، barê me welat e ey heval rêka me dûr e. شێخ مووس کوڕی حەسەن کوڕی محەممەد ناسراو با جگەرخوێن لە ساڵی 1930 زاینی لە باکووری کوردستان لە گوندی حەسار نزیک بە شاری ماردین لەدایک بووە. بە منداڵی سەرقاڵی کاری مەزرا و وەرزێری بووە. جگەرخوێن لەبەر ئەوەی هەژار بووە و دواتر دایک و باوکی کۆتی دوایی دەکەن، دەچێتە لای خوشکەکەی و دواتر لەبەر کۆمەڵێک هۆکاری کۆمەڵایەتی بە ناچاری گوندی حەسار جێدەهێڵن و لە ساڵی 1940 زاینی بۆ گوندی ئاموودا کۆچ دەکەن. جگەرخوێن هەر لە منداڵیەوە زیرەکی و وشیاری و تونند و تۆڵی پێوە دیار بووە، حەزی لە خوێندن کردووە، بۆیە بە هەر جۆرێک بێت ناردوویانەتە بەر خوێندن لە حوجرەی مزگەوت و سەرجەم خوێندنەکانی زۆر زیرەکانە وەک خوێندنی زمانی عەرەبی و زانستەکانی ئایینی ئیسلام تەواو کردووە. هەر بۆیە بە هیوای تەواوکردنی مۆڵەتی 12 زانستی ئیسلامی هەر 4 پارچەی کوردستان گەڕاوە و دواتر گەیشتۆتە ڕادەی مەلایەکی لێهاتوو شارەزا. جگەرخوێن لە ڕۆژاوای کوردستان و ماوەیەکیش لە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان مەلایەتی کردووە. جگەرخوێن لە ساڵی 1946 زاینی ڕوو دەکاتە شاری قامیشلی و دەست بە کاری ڕامیاری دەکات و دەبێتە ئەندامی پارتی جفات و ئازادی و یەکێتی کورد. لە ساڵی 1948 زاینیدا دەبێتە ئەندامی پارتی کۆمۆنیستی سووریە و لە ساڵی 1954 زاینیشدا بۆ ئەندامەتی پارلەمانی سووریا خۆی کاندید دەکات. لە ساڵی 1957 زاینی واز لە پارتی کۆمۆنیست دەهێنێ و ڕێکخراوی ئازادی دادەمەزرێنێت. ئەو ڕێکخراوەش پاشتر دەچێتە ناو پارتی دێموکراتی کوردستانی سووریاوە. جگەرخوێن لە ساڵی 1959 زاینیدا
ڕوودەکاتە باشووری کوردستان و تا ساڵی 1936 زاینی لە زانکۆی بەغدا دەبێتە مامۆستای وانەبێژ لە بەشی زمانی کوردی، دواتر دەگەڕێتەوە بۆ قامیشلو و سەرقاڵی نووسین و کاری ڕامیاری دەبێت. هەر لەو ساڵەدا و لە شاری دمشق دەست بەسەر دەکرێت و دەخسترێتە بەندیخانە. جگەرخوێن لە ساڵی 1969 زاینی بۆ بەشداریکردن لە شۆڕشی مەلا مستەفای بەرزانی ڕوودەکاتە باشووری کوردستان و چالاکی کوردایەتی خۆی پێشکەش بە شۆڕشی کورد دەکات. جگەرخوێن لە ساڵی 1976 زاینی دەگەڕێتەوە سووریە و لە ساڵی 1979 زاینی ناچار دەبێت ڕووبکاتە وڵاتی سوید و لەوێ وەک پەناهەندەیەک دەگیرزێتەوە و بە نووسینەوە سەرقاڵ دەبێت. دلو یوسف زیا ڕاکێژ گۆڕێ برا کوشتی تەمامی بێنە دۆرێ ji bo Kurdan bikin cehd û xebate hela rabin sibê eyda welate Rıza rabe cihan bûye serefrat di dünya mane tenha em belengat binêrin winciyê textê Şerefxan xerab bûye ji destê lawê Turan Eya Salih begê hînê heleste welatê me ji ser te jar û meste bi destê xwe te bigire şûrê Kurdan بدف بیجه جبونا راز قرآن دلو رابع ببیجه حاجی اخده بلا راب خدان تخت و بخته کرنت تب دکن قیرین و هوار جی کردان را همی بونه فداکار لجی راب جی راب حجیبک لشون بازان دخونن حاجی لیلک ولاتی ما خلا را کر لشیران نها سیده جبو کند سکیران ولا خیری بگی راب جدرسن جته حال ولاتی خواب بپرسن هری اومدن و با او رزانا آخ گلو راست کتن دست نزانا بس رازم تراب ای افندی بخونه تو زمان زار و زندی بنیره خوش لبی جهد و خباته جی روش آوا حیانی روش هلاته جهیزان تراب سرخو برهان تو برهانی جبو دعوام کردان بناویتا بکن جهد و خباته نتیجام بله طولا ولاته ورا راب معلم تو جی پیران نه پیرانه بله پیر جدردان گلک جاره جبر دردی کرن خواه خراب کر خانومان هندری خواه جگەر خوێن لەبەر وردبینی و لێهاتووی لە ڕادەبەدەر و هەروەها لە پاش ئەوەی کە هەست بە چەوساندنەوەی نەتەوەکەی دەکا لە لایەن نەیاران و دوژمنانی کورد بڕیار دەدا لە پیشەی مەلایەتی واز بێنێ و هەنگاو بنێتە ناو جیهانی پان و بەرینی ڕامیاری و باوەڕ و خۆشەویستی وڵاتەکەی بخزێنێتە ناو جیهانی وێژە و زمانی کوردی تا لە ڕێگەی دەقەکانی بە هەموو خەڵکی کورد بڵێ ئێمەش وەکو گەلانی تر نەتەوەیەکی سربەخۆین. جگەر خوێن لە ژێر کاریگەری هۆنراوە نەتەوەیەکانی ئەحمەدی خانی و حاجی قادری کۆیی هەروەها شۆڕشە مەزنەکەی شێخ سەعیدی پیران لە باکووری کوردستان لە 1925 زاینیدا بوو بە شاعیرێکی لێهاتوو نەتەوەیی کەوتە سەر بازکردنی مژارە سیاسی و نەتەوەیەکانی گەلی کورد و هەروەها لە هەمووان گرنگتر هاندانی ژنی کورد بۆ خوێندن و خەباتی نیشتمانی و بڵاوکردنەوەی بیر و باوەڕی کوردایەتی. جگەر خوێن لە زەمانێکدا لە دایک دەبێ و
چاوی بە نیشتمان و خاکی ڕوون دەبێتەوە کە سەردەمێکی زۆرە وڵاتەکەی لە نێوان هەردوو ئیمپراتوری سەفەوی و عوسمانی دابەش بووە. ڕەنگە بە هەڵەشدا نەچین ئەگەر بڵین هەر ئەو بابەتە بوو بە هۆکارێک کە جگەرخوێن ڕێچکەی شێعری خۆی بە پێچەوانەی نۆرمی باوی ئەو سەردەم بگرێتە بەر، واتە لە کۆڵ زولفی خاو و بەژنی بەرز بۆوە و لەو پەڕی هەستی نەتەوایەتیەوە ئەسپی خۆی لە مەیدانی شێعردا غار دەدا. بۆیە بە شێعری کیمەئەز دەست پێدەکا و پڕ بەدڵ هاوار دەکا کە کوردە و خاوەنی مێژوو زمان و کەلتوری تایبەت بە خۆیەتی. ئەو پرسیارە لە مێشکیدا دەوروژێ کە ئێمەی کورد بۆ خاوەنی هیچ دەسەڵات و کیانێکی سربەخۆ و سیاسی نین، جگەرخوێن لە هیچ ڕوویەکەوە گەلی خۆی لە گەلانی تری جیهان بە کەمتر نەزانیوە. هەر بۆیە ڕوو لە لاوەکانی دەکا و دەڵێ هەر نەپێش دەور دەوریامەیە. جگەرخوێن لە مەودای تەمەنی پڕ لە بایەخی گەلێک ڕێکخراوەی باش و بە سوودی بۆ زمان و کەلتوری کورد دامەزراندووە. هەر بۆیە جگەرخوێن لە پاریسی پێتەختی وڵاتی فەڕەنسا لەگەڵ پرۆفسۆر کەنداڵ نزان بەشداری لە دامەزراندنی ئەنیستیتۆی کورد کردووە کە جگە لەوان یەڵماز گۆنا و چەند کەسی تریش هاوڕێ و هاوکار بوون. دەولە سەرێ شێر ڕۆڤیێ بێبەخت چاوێ ویوە بوو بوو پەیێ ڕوومەت ئۆژێرا بەبوو چیا و بانی نەواڵ و زنار و مێرگ و گانی. بای حسد خودبین لیخست چقا چو طای میاری رست شیر دلتمیز روبی دلخریش به حج و زکات و روژی لمیش وها براندن چمه و سالان روبی کده پی کیس و فسالان روژک شیر ویدی گوبه معدهیه جیرا گوبرا چه دردی تیه روبی گو درد من پری مزنه نەتێ پەرسکردن نەتێ گۆتنە. وی گاوێ ژێرا بۆ برایê şêr ketiye bîra min bavê te yê mêr. Di her tiştê de bavê te yek bû, rimbaz û talan, sker û selek bû. Bi qillekî ew ji vî zinarê çavê xwe digir, xwe davê tixarê. Têjikê mara bê jarî nabe, welê zemanek pirî xirab e. شیر هاتن غیرت گولاوی شیرا تجاری ببجی قسمی را شعبی خواهی گرد جزور با آوید سرهب دا خور بو پشت و پال و خید روبی به بخت هیدی هات جیر دوی خواهست ناوا سنگ شیر. جگەرخوێن تواناییەکی یەکجار زۆری پەیدا کردبوو کە بتوانێ هەنگاوێکی ناوازە و بەسوود لە پێشخستنی ئەدەبی کوردی بخولقێنێ، وەها کە توانی ئەدەب و شیعر و هونەر بێنێتە ناو ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و هزریەوە، واتە ئەدەب و ڕووناکبیری لە چینەکانی خوارەوەی کۆمەلگا نزیک بکاتەوە و ڕەهەندێکی مرۆڤانەی بەو مژارە بەخشی. جگەرخوێن جگەلەوەی کە شیعری بۆ ویستەکانی گەلی بندەستی خۆی دەنووسی، بەڵکو شیعری بۆ گەلانی تر وەکو فەلەستین و ڤیەتنام و کوبا و ڕەشپێستەکانی ئامریکا و هەتا دوایی دەنووسی، کەواتە
دەتوانین بڵین جگەرخوێن شاعرێکی مرۆڤ دۆست بووە و سنوورێکی دیاریکراوی بۆ خۆشەویستی و ئاشتی لەلای ئەو بوونی نەبووە. مامۆستا جگەرخوێن کاریگەریەکی بەسوودی لەسەر موزیکی کوردی داناوە، وەها کە زۆر یەک لە گۆرانی بێژە ناودارەکانی کورد شێعرەکانی جگەرخوێنیان کردووە بە گۆرانی. لەو گۆرانی بێژانە دەتوانین ئاماژە بە هونەرمەندان شوانپەروەر و جوانهاجۆ بکەین. جێی ئاماژەیە ئەو گۆرانیانەش بوونەتە بەشێکی دانەبراو لە مێژوو و نۆستالۆژی گەلێکی بندەست کە سەردەمانێکی زۆرە لە هەوڵ بۆ ئازادی نەوەستاوە. تاکو کوردستان ژار و پەریشان کەتە بنبەستان کەتن خەوی کەتن خەوازن و زۆریی ڕاکەتن یەک جاران سەری خوڕاکردن لێ دژبن سەری دوژێکردن یەک جاران حساب لێ سەری خوڕاکردن لەیان سەری دوژێکردن لێلوی خاکی لێ عەبی تۆڤێ ژیانێ جارێ هاچیاندن ئەv ئاخا ژیانێ گەرم دەبێ سار دەبێ دکەلێ دبچقینێ دروست تێدابێژ تاوان هەلتینێ ڕۆناهی دکە ڕۆژێن وەلا هەلتینێ هەر وەکێن تەواڵ فێکتینێ نیشتمان پەروەران دووەلگینێ بەلێ ئەمن ئەبگەلا ئەمن ئەژدەها دەوادلی یار بولەها دخازب جنومێ رابن هەموەک شێر بەرێ خوهلدن بسەر بلندن اتیهان دارك هم بدن زاني بلد ريشكا ماكسيزم عاد ريشكا لينين والريب وبدرزو سارو رستم والريش ربوهو فرحادو ديسهم ديشم بلندن وكديو بلندن هم دستريشن سربس ببيشن شخوازم ملت قابل آبيشن شينم نخویم خوارنم عشق خوازنم سردارم بلند گر ناسم هردم هم شر نخوازن دبین وک هفی هم پاش و ناچن دشمن در روی دبی بدوستانی دبی جنة دبی حقالتی او قبول ناکی بوی وک روی هم پاش خودانی پاش خودانی دمیش بکن بگرن و حسن بشکین او پسن مرداد کردستان درینن یگو مروبان هم کم دوست و یار هشتی کردستان بمری کولهدار هشتی کردستان بمری کولهدار هشتی کردستان بمری کولهدار شینم بەداخەوە مامۆستا جگەرخوێن لە پاش 5 ساڵ ژیانی بەردەوام لە تاراوگا لە ڕێکەوتی 22 ژانوێی ساڵی 1983 زاینی لە وڵاتی سوێد کۆچی دوایی دەکات و لەسەر بڕیاری خۆی تەرمەکەی دەگەڕێنەوە قامیشلو لە باخچەی ماڵەکەی خۆیدا بە خاکی کوردستانی دەستپێرن و بەو جۆرە ماڵاوایی لە شێعر و زمان و نەتەوەکەی دەکا.